سڵاوتان لەبێ بینەرانی تۆڕی هەواڵی ژیانم کاتان باش لەسەر ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانین بە دیاریکراوی لە نزیک ناوەندی قەزای چەمشەماڵ دیارە لێرە دوو ئۆتۆمبیل لە ڕووداوێکی هاتوچۆدا پێکیانداوە لە ئەنجامی ئەم ڕووداوە هاوڵاتیەک دەست بە جێگیانی لەدەستداوە چوار هاوڵاتی تریش بریندار بوونەوە هاوڵاتی کە لە ڕووداوەکەدا گیانی لەدەستداوە بە وتەی بەرپرسی هاتوچۆی چەمشەماڵ شۆفێری ئەم ئۆتۆمبیلە نیسانە بووە و ئۆتۆمبیلەی تریش کە هەر چوار نەفەرەکە تایدا بریندار بنە بە ڕەگەز عرب بوونە و لە پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراقەوە ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کرۆ لێرە ڕووداوی پێکدادانەکە ڕوویدا وەک پێشتر باسم کرد شۆفێری ئۆتۆمبیلە نیسانەکە دەست بەجێ لە ڕووداوەکە گیانی لەدەستداوە چوار سەرنشینیش دەنێ ئەو ئۆتۆمبیلە بۆکە لە پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراقەوە ڕویان کردوتە سنووری پارێزگای سلێمانی بریندار بنە لە نێو بریندارەکان بە وتەی وتەبێژی تەندروستی چەمشەماڵ کە بە تۆڕی هەواڵی ژیانی ڕاگەاندووە ئافرەت و منداڵ و پیاویشی تەتەواتە پێچەیە خێزان بن بە گوێرەی دیمەنی نێو ئۆتۆمبیلەکە بێ ئەم خێزانە پێچێ بۆ منبەستی گەشت و سەفرە ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبێ وەک لە کەلوپەل و پێداویستەکانی نێو ئۆتۆمبیلەکە دەرەکەوێ زیاتر لە پێداویستی گەشت و سەیرانەکە کە ئەو خێزانە بە ڕەگەز عەرەبە منبەستی سەیرانکردن ڕویان لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی کردبێ ڕووداوەکە بە دووری 2 کیلۆمەتر لە مۆنومنتی ئەنفالی قەزای چەمشەماڵەوە دوورە دێت ماوەیە کە ڕووداوەکانی هاتووە لەسەر ئەم ڕێگا سەرەکیە بە بەراورد بە پێشوو زیادی کردەوە بەشێک لە هاوڵاتیانەوە کارەکەی بۆ واگەڕێنەوە کە بەهۆی هەرزانی نرخی بنزین لە ناوچەکانی دەرەوی ئیدارەی هەرێم بەتایبەت لە ناحیەی قەرەنجیر و ناوەندی پارێزگای کەرکووک ڕۆژانە سەدان شۆفێر لە چەمشەماڵ و شار و شارۆچکە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانیەوە ڕوو لە ئەو ناوچانەی دەرەوی ئیدارەی هەرێمەکەنەوە ژوای کردو تا ڕادێک ئەمە بەیەکە لەوە کارەکان دەنێت تا ڕادێک ئەم ڕێگا سەرەکیە قەرەباڵغی و جەنجاڵی پێوە دیار بێ دیارە لە ماوەی ئەم هەفتەیە ئەمە چەندین ڕووداوی هاتووە لەسەر ئەم ڕێگا سەرەکیە ڕوو ئەدەن کە ڕێگاکە بۆ خۆی جوستاییدە بە بەراورد بە بەشە لە ڕێگاکانی تری نێوان شار و شارۆچکانی هەرێمی کوردستان تا ڕادێ ڕێگایشی پان و بەرینە بەڵام لە پێشووتردا لە ساڵانی پێشووتردا بەشێک لە شارەزایانی هاتوچۆ باسان لەوا کرد کە لە کاتی دروستکردنی ئەم ڕێگا سەرەکیە ئەندازیاران یاخو سەرپەرشتیارانی جێبەجێکردنی پرۆژەکە لە هەندێک شوێنێدا بەردەستکردنەوەی لە ڕێگاکە بەرتەرسکردنەوەی لە ڕێگاکە بووە کە بووە هۆکاری ئەوەی کە زۆرترین ڕووداوی هاتووە تێدا ڕوودات پار ساڵیش بەشێک لە خێرخوازان لەسەر ئەرکی خۆیان ئەم ڕێگایان تا ڕادێ فراوان کردو بەڵام تا ئێساش ناو بەناو هەر ڕووداوی هاتووە لەسەر ئەم ڕێگا سەرەکیە ڕوو ئەدات بەڵام دیمەنان نایبینین دیمەنی ئەو پارچەی ئۆتۆمبیلەیە کە لە ئاکامی نازانی کام ئۆتۆمبیلەنە بەڵام لە ئاکامی ڕووداوە چۆکەدا پارچەی ئۆتۆمبیلەکە بە دووری تا 15 متر لە شوێنی ڕووداوەکەەوە دوورکەوتۆتەوە دیمەنەکان دیمەنی سەر ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانین کە لە ئاکامی ئەم ڕووداوە چۆدا 5 کەس بوونەتە قوربانی کە کەسێکیان دەست بە جێگیانی لەدەستدا و پێچێ بەوتەی بەرپرسانی هاتووە سنوورەکە شۆفێری ئەم ئۆتۆمبیلە نیسان دەبڵە بووە و ئەو چوار کەسی تریش کە بریندار بوونە ئێستا لە سنتەری فریاکەوتنی نەخۆشخانەی شێت پێشڕەون لە چەمشەماڵ کە بەوتەی وتەبێژی تەندروستی چەمشەماڵ برینی هەندێکیان سەختە پێچێ ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی بکەن ئەمە لە کاتێکدایە بەڵێ دیمەنان نایبینن دیمەنی ڕووداوە چۆکەیەکە وەک پێشتر باسمان کرد زانیاریمان گەیان بێەوە 5 کەس تێدا بوونەتە قوربانی کە یەکێکیان دەست بە جێگیانی لەدەستداوە چوار برینداریشەیە کە بۆ وتەبێژی تەندروستی چەمشەماڵ برینی هەندێکیان سەختە و پێچێت ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی بکرێن دیارە هەفتەی پێشوو بەڕێوەبەری هاتووی چەمشەماڵ لە لێدوانێکی تایبەتدا بە تۆڕی هەواڵی ژیانی ڕاگەیان کە ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری قەزای چەمشەماڵ شەژمانگی سەرەتای ئەم ساڵ بە بەراورد بە شەژمانگی پارساڵ بەرزبوونەوەی بەخۆ بینیوە بە جۆرێک بە تەنها لە شەژمانگی دەستپێکی ئەم ساڵدا 52 ڕووداوی هاتووە ڕوویداوە 8 هاوڵاتی لە یەک تاوەکو 36 لە سنووری قەزای چەمشەماڵ گیانیان لەدەستداوە ئەوان تێبینیان کردووە زۆرترین ڕووداوەکان لە سنووری بەڕێوەبەرهاتیە چەمشەماڵ بە بەراورد بە ڕێگاکانی تریان لەسەر ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانی ئەم ڕووداوانە هاتووانە ڕوەدەن وە هەر لە ماوەی 6 مانگەدا
34 کەس بریندار بوونەوە پێکدادان 38 جۆری پێکدادان بووەوە 12 ڕووداویانە بۆ بۆی وەرگەڕانەوە ئەمە جگەلەوەی سێ وڵاتیش بەهۆی شێلانەوە گیانیان لەدەستداوە دیارەمە دیمەنی ڕاستەخۆی سەر ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک بۆ کەرکووک سلێمانیە ڕووداوەکە کەمتر لە نیو کاتژمێر پێش ئێستا ڕوویداوە وەک باسم کرد ئێستا بریندارەکان گەێنراونەتە نەخۆشخانەکانی چەمچەماڵ وە تەرمی ئەو شۆفێرێکی گیان لەدەستدراوە ڕەوانەی پزیشکی دادی سلێمانی کراوە.